سڵاتان لەبێ لە بەرنامەی هەفتانەوە بە کۆمەڵێک بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەگەڵتانین کە بوارەکانی کولتور، مێژوو، داهێنان و چەند بوارێکی دیکەی سەرنجڕاکێش لەخۆ دەگرێت. تا کۆتایی هەفتانەی ئەم جارەش لەگەڵمان بن. لا گوندەکانی سنووری ڕانیە هەرەوەزی بۆ چنینەی بەرهەمە کشت و کاڵیەکان بەڕێوە دەچێت. دوو ژنی جوتیار لە سنووری ئامێدی کێڵگەیەکی بامیە بەڕێوە دەبن. گەنجێکی هەولێر کارگێکی لە سەربانی ماڵەوە دامەزراندووە و بژێوی ژیانی پێدابین دەکات. شەماڵ ئەحمەد هاوڵاتیەکی خەڵکی هەولێرە و دەڵێ دوایەوەی کە زانکۆم تاواو کرد و دوای 6 مانگ بێکار بووم بڕیارمدا کە کارگەیەک لە ماڵەوەدا بمەزرێنم و بۆ خۆم بتوانم ببمە خاوەن کاری خۆم. ئەو ئێستا لە ماڵەوە لە باخچەکەیدا لە کارگەکەیدا کاری دیزاینی ماڵ و باخچەکان دەکات و هەروەها هاوسەرەکەشی هاوکاری دەکات و توانیویانە بێکەوە هاوکارێکی باش بن و لە کارەکەشیاندا سەرکەوتوو بن. من ناو شەماڵ ئەحمەد لەدایک بووی شاری هەولێر لە ساڵی 1991 زانکۆی ئیسلاحەدین کۆلێژ زانبەشی زمانی کوردیم تەواو کردیە. پاش کۆلێژ تەواوکردنیشم ژیانی هاوسەرگەریم پێکینە. لە کاتی ژیانی هاوسەرگەری وا ڕێکەوت بێکار مامەوە. ئیتر لەگەڵ خێزانم بیرمان کردەوە شتێک بکەین باشە بە حکمەوەی کە من هەر لە منداڵی و مەلیدا تاشیم هەبوو. ئیتر لەو بارە خۆم سەرکەوت و زانیم. ئیتر بڕیارماندا بەرەبەر دەست بۆ کارە بکەین. ئیشی من حەسە تەڵەبیاتە، یعنی ئەو شانێکم دەیکەم بە پێی داواکاری کڕیارە. بۆ نمونە کڕیار حەزی لە جۆرە ستایلێکی مێزە، حەزی لە جۆرە ستایلێکی خەنەفەیە، حەزی لە ئەساسێکی ناوماڵە یاخود شوێنی تاخمی نووسنە لە بازاڕ دەستی ناکەی ئەوەی کە ئەو دەوێتن. ئیتر دێ بۆ شوازێک کە بە خۆی دەوێت ئەم لە بۆ چا دەکەم. سەرتا من داوا لە کڕارەکە دەکەم بزانم ئەو فکرەکەی چییە، کە فکرەکەی خۆی تەرح دەکات. ئیتر ئەو وەختی ئەمنیش دادەنیشین لەگەڵی فکرەکەمان باز دەکەین. ئەمن بە حکمی ئیشەکەم لە ئیشی دیزاینات باشم، خێزانم بەتایبەت لە ئیشی دیزاین زۆر شارەزایە. دیزاینێک دادێنین و بە کڕارێکە نیشان دەدەین و بەڕاستی ئەنتەرنێت سەرچاوێکی زۆر باشە. لە ئەنتەرنێت سوودی زۆر دەبینین لە بۆ دیزاینەکان، هەتا چکە دەمانێت دیزاینەکەمان دیزاینێکی سەردەمی بیتن، تەقلیدی نەبی، ینی لەگەڵ سەردەمەکە بگونجێ و حەسەب ینی لەگەڵ داواکاری کڕیار یەک بگرتەوە. بۆ من شتێک عەرض دەکەم، خەڵک دەیبینی هەمان ئەو شتەنی کە دەوێت، بەڵام فکرێ بۆ دەدرێت ڕەنگە بتوانێت ئەوەش دروست کاتن. ئیتر ئەوە بوویتە یعنی کاریگەرێکی باشە مەسەڵەن کە ئاڵوگۆڕ و داواکاری هەری مەسەڵەن پیشادەکە ئەو شتە دەکرێت، ئەو شتە دەست دەکەوێتن. ئیتر ئەو وەختی ئێمە ڕێک دەکەین و مناقەشەی دەکەین. بۆ ئەم ماوە پێش ئێستا هەندێک دیکۆر هەبدەمێت دروستیکەم، نەمتوان دروستیکەم بۆ چکە کارستەم نەبوو دروستیکەم. ئیتر هەستم ئەو کارستیم داوا کرد ئەو ئەداواتانە داوام کرد لە ئەوروپا لەوەم هات. ئەوجا بەڕاستی من یانی ئەگەر لە بۆ ئەو پرسیاری بەڕێز ئەگەر بگەڕێمە سەر شتە سەرەتاییەکان شتەکان توانستە، یعنی ئەلحەمدولە زۆربەی گەنجەکانمان هەموو گەنجی ساغ و سەلامەتن، یعنی با بڵێن توانێت ئیش و کاریان هەیە، یعنی بۆ بیرکردنەوە هەموو ئامادەن. ڕاستە مەسەلەن ئێستا زۆر گەنج هەیە خوێنی تەواو کردیە، ئێستا بێش و بێکارە، حەقی خۆتی دامەزرێ، حەق خۆتی ئیشێکی باشێوی لە کاری تایبەت یان لە حکومی، بەڵام ئیشی دەست ناکەوی
ئەو وای دەبینێ کە لەسەر حکوومەتە دامەزرێنێ لە هەمان کات حەق خۆتی بەڵام لە هەمان کاتیشە کە لەبین و لە واقعکی ئێستا ئەوها قورسین دەبی بەخۆشی بەڕاستی مەحاولە بکات. ئەکید بە دڵنیایە بەڕاستی من پلانم هەیە شوێنەکەم گەورتر بکەم حەز دەکەم گەراجی گەورتر بکڕم بگرم بتوان بشینا بکەم بەڵام جارێ لەبەر ئەو باردۆخەکە ئێستا هەیە زۆر دڵنیانیم بەڵام بە دڵنیایی پلانم هەیە لە داهاتوو نزیک ئینشاڵڵا بتوانم شوێنێک گەراجێک بۆ خۆمدا بنێم بتوانم لەوێ ئیشێکی خۆم بکەم. ئەهوەن فاروق ماوەی چەند ساڵێکە بە دەزوو بزمار تابلۆی جیاواز دروستەکات. ئەو دانیشتووی شاری سلێمانیە و لە ڕێگەی تابلۆکانی ئۆتوانوێتی سەرنجی زۆرێک خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێت. دەشڵێت کامانجم لە کارەکەم ئەوەیە هونەری گەنجی کورد بگەین مەجروحان و بڵێم کە ئێمە کۆڵ نادین و دەتوانین لە هەموو هونەر و کارێکدا بەردەوام. پێشەکی من ناوم ئەهوەن فاروقە، دانیشتی شاری سلێمانیم، 27 ساڵ تەمەنمە، کۆلێژی کاگەڕی و ئابووریم تەواو کردووە بەشی دارایی و بانک. هونەرەکەی من هیچ پەیوەندیەکی نییە لەگەڵم کۆلێژەی کە خوێندومە و ماوەی 2 ساڵ و نیوە بێت خەریکی کاری سترینگم. پێشەکی ئەو پێداویستانی کە ئەتەوێ بۆ تابلۆیەک بریتە لە تەختە بزمار دەزوو بۆیاخ هەنێ ئیش بریسکەی تێەکەوێ هەنێ ئیش سیمی تێەکەوێ ئیتر حەسەب نوعەتی تابلۆکەیە لە ڕووی ڕێژێ بەکارهێنانیشەوە بەپێی تابلۆکە گۆڕێگەر پۆرترێت بێ دەزوی زۆرتری ئەوێ چکە ئیشەکە هەمووی حەساسە ینی دەزوێک زیا و کەمبەری ڕسمەکە تێگەیە بەڵام ئەوانی تر دەزوی کەمترێ بەڵام بزماری زۆرترێ. ئەم تابلۆیە نزیکی 6 بۆ 7 ساعتی کارم تیا کرد و هیلایکیکی زۆر زۆرەوێ چکە پۆرتریتە پۆرتریتیش واتە دەم و چاوە بێ عینەن خۆی دەرچێت هەوڵێکی زۆری لەگەڵ بێ هیلایک بی بە پێی ڕۆژیش بڵێیت هەر تابلۆیەک 15 ئیلا 20 ڕۆژ کاتی ئەوێ بۆ ئیشکردن. لە ڕێگەی ئینستاگرامیان ژمارە تەلەفۆنم بۆکەن و وێنەکەیانە نێرن و منیش ئەگەر وێنەکەم پێ گونجاو بێ بۆیان دروست دەکەم و ئیتر بەگەیاندن بەیان خۆیانیان بۆ ئیشەکانیان و لە ڕووی ئامانجمە هۆیە بم بە کەسێکی بەناوبانگ وەکو کوردێک کە ئیشی سترینگەکەم.
لەیلا و فەیروز دوو ژنی جوتیاری خەڵکی گوندی هەلۆرای ناحیەی لادزێن کە لە زەویەکەیاندا بامیاندا چاندووە توانیویانە بەرهەمێکی جوانی خۆماڵی بەرهەم بهێنن. ئەوان ئەو بەرهەمانە لە بازاڕەکاندا ساغ دەکەنەوە و لەو ڕێگەوە بژێوی ژیانیشان پەیدا دەکەن. ئامانجی ئەوان زیادکردنی بەرهەمی خۆماڵی و ئێستا لە ناوچەکەی خۆیاندا وەکو جوتیاری نمونەیش دەناسرێن. از خلق گنده هلورامم اشانازی خود بم کام وکارت کن امرال میچاندن زویت برام همه بامیا بو فرودنه و همه گوه تینا نافدا گل خزانه خو چونکی یونیز که او بر همه که باشش یا خوشش بو خاره راستش ولی که باشه و پیچه که بزحمته بس پا یا باشش و باشش که جنی شول کرد چطور که زوره باشه چونکه دبی جنیش نداجو شول کرد هاری خزانه خوب باشتره خود پا ارر شد اوی شول بکرد بخو ما کی ظالمه هنداجا دویت هاری کاریه لب کرد و باشش گندش جن شول کن اویش ها باشه که مکانی هنداجا مرف چتانو بیستانه هاری نفاکی زاویت بامیا آنیش خیارب کن مرف هاری کاریه لب کرد و راستی باشه شرم تدونیه هکه جنی شول کرد و باشش راستی گله باشه هکه جن شول کرد شتایتش یعنی که شرم تده هبی جن شول کرد عادی هکی ظالم والله فرق گله که تده هی یه مای خوشه یه پاقجه یه خوشه آب ما پاقجه یه بیان یه نخوشه و من زنی که چه آب دنی که چه کیمیا درمان دنی اما درمانو ندنی کیمیاش دنی کیمیا پاقج دنی آب پاقجه بر همه مگلک پاقشتر یه ایرانی و یه ترکا کتیدن وده هر جای کن دایره به هر جای کنه ایکیت بیوبچنین دو نوع مایت هندک تدریجن هندکش تقطن بس بود بین ابد قط چترن لیت دریج خودی مچزونم ده بین ابو فرونه چتر تینا پروتن ابد قط چتر تینا پروتن چونکو بومی یو خوشه و یو پاقجش و هندی حاجت کن بومی خوشه بخورنه و یو پاقجش یو بیره و کوی دربنینه خود باشه ما کیلو انداجا 1000 اگه چی انداجا 1400 چید هویه 1500 چید هاوڵاتێکی شاری دهۆک لە ناو سنتەری شاری دهۆکدا زەویوزار و مڵکێکی باشی هەیە و ئیتر لەم ساڵانەی دوایشدا بەهۆی هاتنی کۆڕۆنا لەبەرەوەی کە کار و کەسابەت زۆر نەماوە بڕیاری داوە کە بەشێک لە زەویوزار و مڵکەکانی بکاتە برنجی کوردی لە یەکەم دەستپێکیشی وەکو سەرەتایەک دەڵێت کە برنجی خۆماڵی بەرهەمێکی زۆر باشە و لەو ڕێگەیشەوە هانی جوتیاران دەدات کە زیاتر چاو لە بەرهەمی خۆماڵی بکەن. ئەvە یەکەمین کەسە ئەان یەکەمین جارە برنج شێوەیەکی هەسا ڕێکۆپێک تووشێ بێژی ئەم ڕێکۆپێک بێتە چاندن سنتەرێ باژێرێ دۆکێ مەڵاوەگەوەدی ناوەبەربوو و یا بچیتن تقریبا نەتوشی ساعتە کەپێن گاز بووێت نەگوت لە بێنە خوبە دەت ئافسێتی نەگەردە هەلبەتە vejî jê derê me avê ye عردی آف لی هبید برنج لی هبید عردی آف لی نبید اکید برنج نبیدن اف بیره
ما بری احتمال 35-40 ساله چه کرد بو نواوی بمعنی ما قالب کرد بو دا برزنه بیتو دا نچیتش دستت ما اویدی پشتین الحمدلله تفت ساله ما هزرک آدی کرد مگوت ما بو چف آوه دیاب هدارت الودر که چیت نمرو چی استفاده جناکت و جنا بینیتن من هزر کرد مگوت آوه های عرده های تشتکی که ما کمرو فی عردی پیشین کت هزرا برنج هاتا سری مدا مگوت کم برنج اوه جرائه که تو شی بجین سنتر باجر دهو که وکی تجربه که نیه وکی شلکانیه تکرن چه برنج بید، چه باجان بید، چه خیار بید، چه داروبار بید وجا من بخو افریقا گرد یعنی من ویت از عرض خوب سال 12 مه دمشولی و فایده جه بینم من برنج را که احتمال مثلا پیواز لیو بچینم پیواز را که پتات بچینم پتات را که جارقادی برنج بچینم او حسا نجاح جوا کلیش خوده انا پشتی خوردانه و گریانا چله هاوینه اتناف برنجی دا یعنی براستی گرمه که گرمه جمرد مجبور بیک بتستره کانیا آبه اندر تکیوت آبه عن دولپا پاویتن افجابت خوبکی درجه حرارت خوبا میبین که خواهی لە گوندەکانی سنووری ڕانیا چنینەوەی بەرهەمەکان بە هەرەوەرزی بە تایبەتی بەرهەمە کشت و کاڵیەکان هەر ئێستاش باوە و ڕەواجی هەیە بەڵام لە گوندێکی سنووری ڕانیا داکوتانی گوڵە بەڕۆژە ئێستا بە هەرەوەزی دەکرێت ئەویش لە ئەو ڕێگەیەوە کە شەوان کچان و کوڕان لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و بە هەرەوەزی گوڵە بەڕۆژەدا دەکوتن هەروەها ئافرەتانیش هەندێک جار یارمەتیان دەدەن خەڵکی گوندەکە دەڵێن کە ئەم کارە بە دڕاسە و دەستگای تایبەتیش دەکرێت بەڵام بە هەرەوەزی و لە کاتی شەواندا بە تایبەتی تام و چێژێکی تایبەتی هەیە و هەمیش لە دەوری یەکتر کۆمان دەکاتەوە بەرهەمەکەشمان جوانتر و پەسەندترە. ئێمە ئەو دابوونێت کەمە هەل ناودا ماوە هاوکاریەک دەکەین بە هەرەوەزی لە گوڵە کوتانەوە لە بژار مڵین لە ئیش و کارێکە لە گوندی شەکە بە تاقیتێنە ڕوا ئێمە هاوکاریەک دەکەین و ئەو دابوونێت ئێمە هەل ناودا ماوە سێ چوار ڕۆژ پێشەوەی گوڵبەرەکە بڕین جێخوونی بۆ دەکەین کە جێخوونەکەمان کرد بڵێن عەدلی دەکەین بە ماڵی دوومەچینەی دوای کای پێ دەکەین دوی ئاوی دەین و دەیگێڕین ئەگەر جێخوونەکە ئیشی بووە ئەو دەچین بۆ لێکنەوەی گوڵبەرەکەی گوڵبەرەکەش هەلەی دەکەینەوە فەوری دەیکێشینەوە بۆ سەر جێخوونێ لەسەر جێخوونێ بڵاوی دەکەین و ڕۆژێک لەبەر تاوە دەبێ و شەوێ دای گوڵبەرەکەی گردی خوادای بەناوبانگە لەبەرەوەی خاکەی خاکەی باشە ئاوی باشمان هەیە خاکەی باشە بەحەقەت ساڵانی پێشوو گوڵبەرەکەی فرۆڵی بەناوبانگ و باسی گوڵبەرەکەی فرۆڵیان دەکە دام بەناوبانگە بەس ئێستا ئێرەش هیچ فەرقی نییە لەگەڵ بێت هەرەوەس تەمە هەر شەوەی ماڵێکە یان ئی دوو ماڵە یان ماڵێکە بڵێن دوای عەسرێ دین خۆی بۆ ئامادە دەکەین گوڵبەرەکەی خڕ دەکەینەوە لەلایەک دەچین بڵین دوای عەسرێ یەکێک دەنێرین بە ماڵاندا دەڵێن ئەو شەو گوڵبەران دەکوینەوە دەبێ بێن هاوکاریمان بکەن لەگەڵمان بکەنەوە کات خۆی بەدەڕاستی دەماکوتایەوە دوای بەدەڕاستی ئەوجار گوتیان ناچیان نییە و سپی دەکا ئەوجا بەدەستی ئێستاش دەستگا پەیداوە بە دەستگاش دەکوترێتەوە ئی بەدەستی لە هەمووی نازیاترە سپی ناکا سەرەکەی ئەوەی پێ نایتەقێنی لەبەر ئەوەی نازێت
والله تا ئەو ژنانی کە بستنە دەشتێ هەر وەک پیاوەکان بڵێن لێ دەکەن و لەگەڵوان تێدەکەن لەگە پیاوەکان و ئەوانەی بڵێن ژنانی لەگە پیاوان دەستنە دەشتێ وەکو پیاوەکان لێ دەکەن وەکو پیاوەکان تێدەکەن هەندێک ژن ئازاترن لەندێک پیاوان لێرە کەسابەتی هێرا کونجی وڵە بە ڕژە دەکرێت بەڵام ژنەکان لەگە پیاوەکان لێ دەشتێن نەگە هاتنەوە لە ماڵە شەرماندوونە ئەرکی ژنی هەموو لایەکە منداڵ بەخێوکردنا نان حازرکردنا لەگە پیاوەکان دەستنە هەرۆزێ لەکەم وەکو سەیرانی وایە ئەرێ وەڵا خۆشە لەوەتی وڵە بە ڕۆژە و شت کەم بووە بەڵێم ڕوحمیش کەم بووە خەڵکەمووی زۆربەی چۆتە شاری کەم لێرە ماوە دەنا هەر ئیشی هێرە خۆشترە ئیشی هەرۆزی زۆر زۆر خۆشە ئەرێ وەڵا وەڵای نەخۆشیش کەمتر بوو ئێستا هەمووی لە ژووری هەمووی نەخۆشە لە گەشتێکی دووری فۆتۆگرافیدا بامانجی بە دۆکمنتکردنی سروشت و ژیان لە بەشێکی خاکی جەمسەری باکووری گۆی زەوی دوو فۆتۆگرافەری کورد لە کشوەری ئەوروپاوە گەشتێکی چەند ڕۆژەیان کردووە بۆ دوورگەکانی ئایسلند با بەیەکەوە دیمەنە جوان و نەبینراوەکانی ئایسلند لە چاوی کامەرای ئەو دوو فۆتۆگرافەرە کردەوە ببینین. ڕاستی ئێمە ئەم گەشتەمان بۆیە کرد لەبەرەوە لە ئێرە لە ئایسلەندا کۆمەڵە دیمەنی سەرنجڕاکێش هەیە کەوا لە مێشکی من و کاک عیسامە بوو ئێمە ویستمان لە کاتی زستان دەبین بەڵام بۆمان نەگونجا هەم ڤایرۆس و کۆرۆنا هاتە پێشەوەی تر ڕێگای فڕۆکە و ئەو شتانە تەبعان وەکو جاران نەما بچڕا ئێتر لە ڕێگای کەشتیوە هەر لە ناوەڕاستی ئەوروپاوە لە دانیمارکەوە هاتین ئێمە خۆمان زۆر بە بەختەوەرە زانین کەوا توانیمان ئەم گەشتە بکەین ینی دڵنیام زۆر وێنەگیری کوردمان هەیە کەوا ئەم هەلەی بۆ ناڕەخسی ئێمە نزیک 53 شوێنە ئەبێ ئەم 53 شوێنە ئێمە لە خلالی لە نێوان ئەم 8 ڕۆژە تەواویکەین جەهارەوەش نییە کەوا بڵێ 53 شوێن و تەواو دڵنیام لەم 53 شوێنە شوێنی کە بەڕێگاوە بینین کەوا زۆر پێوان جوانە کەوا لە پلانی گەشتەکەمان نییە ئەبێ دابەزین و نەبین چار وێنەم گرت بم ئیندیا دەوروبەری تۆزێک تاریکەکە تەنها ناوڕاستەکەی ڕۆن ئەبێتەوە ئەم چار وێنە ئەکەمەوە لەسەر یەک وەکو HDR ئیتر هەمووی ساف ئەبێتەوە و هیچ کێشە نامێنێ هەمووی ڕۆنایەکێ باش بێت ئەوەیە کاری ئیندیا دڵنیام ئێمە یەکەم کەسی کوردی کەوا بەم شێوە گەشتکەین بەتایبەت بۆ وێنەگرنی سروشت یان لاندسکێپ لەو پێش نەکراوە زیاتر مەبەستم ئەوەیە لەو پێش نەکراوەکەوە بۆ دەرەوەی وڵات ینی دەرەوەی کوردستان لە شوێنەکانیکە بەم شێوەی کە ئێمە کردومانە یان بۆیان نەڕەخساوە یان وێنەگرمان نەبوو بۆ شێوە کۆبوونەوە یان حەزیان لە بابەتەکە زۆر بێت ئێمە ئەم ڕێگای دوورمانە بڕی نزیکی جەمسەری نیستا نزیکی گرینلەندی دانیمارکین تەنیا خۆشەویستی وێنەگرتنە بێ چی بێت جا هیوادارم ئەم گەشتەمان بە سەلامەتی کۆتایی پێبێ و لە داهاتووشدا گەشت زۆر بکەین بۆ وڵاتانی کە لە ئەوروپا یان دەرەوەی ئەوروپا سەبەر داوەزین ئێمەش خۆوان ئامادەکەین بۆ تەسویرگرت
لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵ تاموم تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.